بەهارتان باش ڕۆژێکی باش بۆ هیوام کەم ڕۆژ بە تەندروستێکی باشەوە بەڕێ بکەن و پڕوزە بن بۆ تەواوی ڕۆژەکەتان. هەندێک بابەتی سەرنجڕاکێش و ئەدەبی و هونەری و کللتوریمان بۆ ئامادەکردوون لە بەیانی 24 ئەمڕۆدا. سەرەتا بە هەندێک بابەتیان ئاشناتان دەکەم. کوڕکچێکی گەرمیان بە هەڵدانی ڕەشماڵ و دروستکردنی خواردن لە دانەوێڵە دەیانەوێت پارێزگاری لە کللتوری کوردەواری بکەن و لە ناوچوون بیپارێزن. گەنجانی کوردستان ڕوودەکەنەوە کتێبوو لە کاریگەریە خراپەکانی سۆشیال میدیا دوور دەکەونەوە، هەر بۆیە سەدان گەنج بۆ کڕینی کتێب ڕویان کردوتە پێش شانگای کتێبی سلێمانی. ئامادەکاریەکانی ناسا بۆ گەشتی 2024 چوونە سەر مانگ بەردەوام و ڕێکەوتنێکی لەگەڵ کۆمپانیای ئینشتێف مەشین بۆ دروستکردنی ئامێرێک بۆ لێکۆڵینەوەی سوڕانەوەی مانگ لە دەوری زەوی واژۆ کرد. ئەم جارەش بەیانیتان باش بەرگە و بابەتەکانمان ئامادە کردووە تا من بە وزەیەکی زۆرەوە پێشکەشیەوەی بکەم. ئێوەش هەمیشە بینەر و بیسەری پرۆگرامە جوانەکەی بەیانی 24 بن تا تەواوی و زانیاریانە ئەو بابەتە سەرنجڕاکێشانەی ئامادەمان کردووە لەگەڵ دەستپێکردنی بەیانیەکەتانە بیبینن. ئەزانین جاران زۆر کللتوری کوردەواری هەبوو، زۆر بابەتی جوان هەبوو کە ئێستش هەندێکمان بە بیرمانێتەوە. بۆ نمونە لەوانە چانی گوند جۆرە خواردنێکی کوردەواریان دروست دەکرد کە لە چەند جۆرێک دانەوێڵە بوو، لە گەنمە کوتاو و نیسک و ماش و تێکەڵیانە کرد، دواتریان بەخشیەوە. ئەمە بۆچی ویانە کرد؟ بۆی کە ئەگەر مرازێکیان هەبێنێتێکیان هەبێ بێتەدی. جا هەندێک کللتوری دیکەش هەبوو، یان پیاوان هاتن لە گوندەکان لە خوری مار و دار و قامیشی ئەو گوێچەمانە ڕەشماڵیان دروستە کرد. هەموو ئەمانە بۆ خۆی دیمەنێک و تابلۆیەکی جوانیە نەخشان کە هەمویان دەلالەت بوو لە کللتورێکی کوردەواری. بەڵام گۆڕانکاریە خێراکانی گیان ئەو شێوازە کللتوریی لە بیری ئەم سەردەمە بردۆتەوە، لەوانەیە کەم ئەو شتانە ببینین هەر نەمابێت. بەڵام بۆ بەبیرهێنانەوەی هەندێک کەس هەن خۆیان ئارەزویانە و ئەیانەوێ ئەو کللتورە بە زیینوی بهێڵنەوە. کوڕکچێکیش لە گەرمیان هاتوون ڕەشماڵیان هەڵدا و دروستیان کردووە و ئەو خواردنانیان دروست کردوتەوە، بێگومان هەر بە مەبەستەوەی کە پارێزگاری لەو کللتورە کۆنە بکەن. با بێکۆ بیبینین ئەو کللتورەی جاران. سۆلین خەریکی دروستکردنی خواردنی کوردەواریە. ئەم جۆرە خواردنە لە کۆندا زیاتر لە گوندەکان و لەلایەن کچانەوە دروست کراوە و دابەشی سەر خەڵکی کراوە بۆ بەدیهێتنی مەرازی شوکردن یان گەڕانەوەی خۆشەویستێکیان لە سەفەر. دانولەیە ساڵان پێشتر کچانی عازە و ئەوانەی کە لە سەفەرا بوون بۆ خێر و خێراتە، هەروەها پێک دێت لە نۆک و نیسک و ماش و گەنم و جاترە بۆ بەخت و شەنسە، هەروەها بۆ ئەوانەی کەسێک لە سەفەرا بێ بێ زوو بێتەوە یا بە ساغ و سەلامەتی بێت کردویانە بۆ خێ. زیندووکردنەوەی کللتوری کۆن و پیشاندانی شێوازی ژیانی کۆنی گوندنشینی بەنەوەی نوێ بۆتە خولیای چەندین کەس. ئەو کەسانەشی بەو کارانە هەڵدەسن دەڵێن ئامانجمانە پارێزگاری لە کللتور و دابوونێرێت و شێوازی ژیانی کۆنی کوردەواری بکەین. ئامانجمان لە هەڵدانی ئەم ڕەشماڵە ئەوەیە کە ئەوانەی تەمەنێکیان هەیە، تەمەنێکیان ڕابردووە لە 70 ساڵ 80 ساڵ 6 ساڵ کە بیان گەڕێنینەوە سەردەمەکەی خۆیان، بیان گەڕێنەوە یادەوەریەکی جوان، چێژێکی ڕەسەنی کوردەواری قەدیم بە یادیانە بێنینەوە کە کاتێ بووە بەف شێوەیە باو باپیریان ژیاوە یا بینیویانە یا بیستویانە.
و ئامانجیشمان لە جیلینەوەی نوێش تێبگەێنین کە باو باپیریان لە خوری مەڕەکانیان و لە حەسیری چەمەکە و ماڵێکی دروست کردووە نەکرێتی بۆ نەپارەی دا و نایت. گەلی کورد وەک نەتەوەیەکی کۆنی مێژووی مرۆڤایەتی بە چەندین قۆناغی ژیانکردندا تێپەڕیوە، هەر ئەوە شوای کردووە خاوەنی کللتور و دابوونێرێت و ڕەسەنایەتی خۆی بێت و بەردەوامیش پارێزگاری لەو دابوونێرێت و کللتورەی بکات. هەرێم جاف، کوردستان 24 گەرمیان. گەشەی مناڵ یەکێکە لەو بابەتە تەندروستیانی کە بایەخێکی گرنگی هەیە، بەڵام دایکان و باوکان کەمتر بەو هۆکارانە یاخود گرنگی پێیان کە گەشەی مناڵەکان چەندێک گرنگە و تەندروستی مناڵەکانیان. پزیشکان چەند هۆکارێکە خەنە ڕووکە بنە هۆی گەشەی مناڵان. بە پێی توێژینەوە زانستیەکان 3 هۆکاری سەرەکی هەن کە بێتە هۆی گەشە و پزیشکانیش داوا لە دایکان و باوکانەکەن ئەو سێشتە پشتگوێ نەخەن. یەکەم ئەو خواردانەیە کە بۆ گەشەی منداڵ پێویستن و دووەم خەوی باش و تەندروست، سێمیش کۆمەڵێک وەرزشن کە بنە هۆی گەشەی منداڵ. ئەم سێ بابەتە یاخود بڵین ئەم سێ خاڵە کە زۆر گرنگە بۆی کە بتەوێت منداڵەکەت بە شێوەیەکی تەندروست گەشە بکات. بۆی ورتر بچینە ناو بابەتەکەوە جۆری ئەو خواردانە بناسین کە بنە هۆی گەشەی منداڵ، هەروەها و جۆرە وەرزشانەش بزانین کە بۆ گەشەی مناڵ پێویستە. میوانداری دکتۆر پشدەر عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان کە پێویستن یاخود بزانین ئەو پرسیارانەی کە پێویستە لەسەر گەشەی منداڵ. ئێستا زۆرێک لە دایکان و باوکان کێشەوەیان هەیە منداڵەکان یان زۆر لاوازە یان بە شێوەیەکی ناتەندروست قەڵەو بووە. دکتۆر پشدەر عەبدوڵڵا لەگەڵمە بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە. ئەم کاتت باش دکتۆر، بەیانیت باش لە بەیانی 24ەوە ڕۆژێکی باش دەست پێ بکەیت. بەیانی بەڕێزشتان باش. زۆر سپاس. دکتۆر، سەرەتا پێم بڵێ گەشەی منداڵ چۆنە و چه هۆکارێک زۆر گرنگە کە دایکان و باوکان پەیڕەوی بکەن بۆی منداڵەکان بە شێوەیەکی تەندروست گەشە بکات؟ سەرەتا زۆر سوپاس، دەستان خۆش بێت. تەمان گەشەی مناڵ بە زۆریەوەی کە خەڵک باسیەکە گەشەی باڵای مناڵە، ئەم گەشەیە لە سەرەتای لەدایکبوونەوە دەست پێەکات. بۆ نمونە مناڵێکە لە سەرەتای لەدایکبوونە 50 سانتیم تقریبان درێژە و کێشی 2 کیلۆنی بۆ 3 کیلۆنیەوە، لە ساڵە باڵای ئەبێ بە 75 سانتیم و لە 4 ساڵە ئەبێ بە مەترێ و ساڵ دواتریش ساڵانە 6 بۆ 7 سانتیم زیاد دەکات تا باڵغ بوون. ئەم گەشەیە کە زۆر جار بەداخۆ ئێستا بۆ بە کێشەیەکی زۆر گەورە لە ناو خێزانە کوردەکانی خود دایک و باوکانی ئەم منداڵانە کێشەی گەوریان بۆ دروست بووە. زۆر جار لەوانەیە هۆکارە سەرەکیەکەی نەزان بۆیە کە بەلای دایکان و باوکانەوە ڕوون بێت بۆی کە بزانین کام هۆکارانان کە ئەبنە هۆی ئەوەی کە گەشەیەکی تەندروست بۆ منداڵەکە نەبێت. یەکەمیان کۆمەڵک هۆکارەیە، تاوانەوەی کە من باسم کردووە بەشێکیانەتی لە ستایلیشان کە زیاتر پەیوەندی بە دایکان و باوکانەیە. یەکێ لە هۆکارەکانەوەیە کە ئەگەر نەخۆشیێکی درێژخایانی هەبێت، ئەم نەخۆشیە کاریگەری لە سەر گەشەی ئەو منداڵا بێت. بۆ نمونە ئەگەر گوچیلەکانی وەستا بێت، بۆ نمونە ئەگەر خۆی نەقسی هۆرمۆنی گەشەی هەبێ، بۆ نمونە ئەگەر خۆی کێشەیەکی لە ڕژێنە گڵاندەکانە هەبێەوەی کە کاریگەرە لەسەر هۆرمۆنی گەشەیە، بۆ نمونە ئەگەر ڕەبۆی هەبێ کۆمەڵە دەرمان بخوا، ئەوانەی کە ئەو دەرمانەیە ئەبنەوەی ئەوەی کە گەشەی باش نەبێت، یاخود کۆمەڵک کێشەی لە هەڵمژینە هەبێ، بۆ نمونە ئەو نەخۆشیانەی هەبێ کە هەڵمژینی ڕخۆڵەکانیان کەمەوەک نەخۆشی گەرم یاخود کۆمەڵی نەخۆشی تر بۆ لە سنگیا هەیەی سیستیک فایبرۆسی پێڵێن، بۆ نمونە کۆمەڵی نەخۆشی دڵی هەبێت، نەخۆشی مێشک و دەماری بێ، خواردنی باش نەبێ، واتە ئەمانە کۆمەڵک نەخۆشی نەکرێ پۆلێنیان بکەین. ئەو مناڵانەی کە نەخۆشیان هەیە پەیوەندیان بە گەشەی مناڵەوە هەیە. دووەمیان حاڵەتێکی تر هەیە کە پەیوەستە بە ئەو خێزانانی کە خۆیان لە جێنێتێکی واتە هەر بۆ ماوەی خۆیان باڵیان کورتە بە دڵنیایە و مناڵەکانیشیان کوردە بێ. ئەمانە دایک و باوکیان پێوانیان بۆکەین سێرەکەین پێوانەکە هەر لە خێزانەکان خۆیان کورتە باڵان بە دڵنیای و مناڵەکانیشان باڵیان کورتە بێ. یەکێکی تر حاڵەتێکی تر هەیە کە کۆنستیتیوشنەل گرۆز دیلەی پێوترێ. ئەمانە چییە؟ لە تەمەنێکە خۆیان باڵیان کورتە، بەڵام گەشەی یاخود خێرایی گەشەیان ئاراستەیە هاوتەری بە لەگەڵ گەشەی ئاسایی بەڵام لەخواترە، بەڵام ئەمانە سەیرەکەی لەگەڵ باڵغ بوونە گەشیان یەکسەر
باتانێکە کات و گەشەی ئاسایی زۆر جارەگەر نەک و باپیرە یاخود باپیر و داپیران لەگەڵا بێ تۆژای دایک و باوکی مناڵەکەش کاتی خۆی هەروە بوون تا باڵغ بوون باڵای هەر کورد بوو بەڵام لە دوایەوە سەیرەکەی بازدانێکی ئەڵە یەکسەر لە پڕ هەڵە نا یەکسەر خۆی بە کوردەواری وای پێڵە لە پڕ هەڵەیە ماشەڵڵا ئەوە زۆر زیای کرد یەک لە حاڵەتەکانی تر هەیە ستایلی ژیانی ئەو مناڵێ ئەوەی کە من زۆر باسم کردوێتەوە کەوەی لە دەسەڵاتی دایک و باوکیاتی ستایلی ژیانە کە بەداخەوە لە ئێستاە هەرسێ ئەم سێ هۆکارە گرنگی کە پێویستن بۆ گەشەی مناڵ پشتگوێ خراون لە لای دایکان و باوکانەوە وای کردووە کاریگەری زۆر هەبێت لە سەر گەشەی ئەو مناڵە یەکێکیانەوەی کە باسم کردووە خەوی تەندروستی مناڵە بەڕاستی گرنگترین شتەوەیە پێناسەی خەوی تەندروستکەین ئایا ئەم خەوە بە چ خەوێک گەوترێت تەندروست تاوان ئەم خەوە لە تەمەنێک جیاوازەکانی مناڵە بۆ لە تەمەنی سەرەتای لە دایکبوونیان سیرکەی بڵێ دکتۆر ئەگەر پێمان بڵێ بۆ نموناوەکو خۆشت وتت لە سەرەتای لە دایک بوونیەوە پێویستەکە مناڵ چۆن بخەوێت و چەند کاتژمێر بخەوێت تا ئەو کاتێک کە ئیتر بە مناڵ ئەژمارەکریا خو دەوتری ئەم کەسە هێشتا مناڵە و پێویستی بە خەوێکی تەندروستە و دواتریش باسی ئەو هۆکارانەی دیکەکەین کە لە ڕێگەی خواردنێکی تەندروستەوە گەشەیەکی باش وەرەگرێت. بەڵە خۆی سەرەتای تەمان مناڵێک زۆر جار ئێمە نەخۆش هێنن بۆ لاماناڵە دکتۆر زۆربەی کات خەوتووە بێخەبەرە خۆی ئەمەشتێکی زۆر ئاسایە مناڵ لە سەرەتای تەمەنی و نزیکەی 16 کاتژمێر بۆ 20 کاتژمێر لە 24 کاتژمێرەکەی خەوتووە و ئەو خەوە دابەشە بێت لە نێوان شەو و ڕۆژە واتە لە ڕۆژە لە شەوە چەنە بخێت لە ڕۆژ شەوانە پێویستی بەخەوە بەڵام ئەگەر سەیری پێی لەگەڵ گەورەبوونی تەمەنە ئەم خەوانە خەوەکە هەم بڕەکەی کەمە بێتەوە هەم بڕی ئەو خەوەی کە لە ڕۆژای کەمە بێتەوە بۆ نمونە لە تەمەنێکی گەورەی سیرەکەی مناڵێک لە تەمەنی 10 ساڵێ پێویستی بە 10 کاتژمێرەوە نۆ بۆ 10 کاتژمێر ئەمە بڕێکی نیو کاتژمێرێکی لە ڕۆژە پێویستە یعنی تەنیا سنەیەکێ برێکێک لە ڕۆژە پێویستێتی زۆربەی خەوەکە بێ لە شەوا بێ واتە زۆر گرنگە لەو کاتی خەوەشە یعنی جگەلەوەی کە خەوەکەی ئەبێ لە تەمەنی گەورەیە دابشکە بەشی کەمی نیو کاتژمێر بۆ کاتژمێری یا سێ چارەگێک لە ڕۆژا بێ بەشی هەر زۆری لە شەوا بێەوە زۆربەی لە کاتژمێرەکانی پێش دەبێت واتە بێ هەوڵ بدرێ لە کاتژمێرەوە ئەو مناڵە بخەوێنرێت بۆی کە جالوانێ زۆر جادایکان و باوکان پرسە بڵێ خەو چ ڕەتێکی بە گەشەی ئەو مناڵە خەو لە چەند هۆکارێکەوە ڕەتی بە گەشەی مناڵە یەکەمیان لە کاتی خەوێکی تەندروستە هۆرمۆن زۆر باش هۆرمۆنی گەشە دەرەدرێ بۆی کە گەشەی ئەو مناڵە زۆر باش بێت دووەمیان خەوی باش واکاوت مناڵ لە کۆمەڵک نەخۆشی دوور بکەوێتەوە بە تایبەتی لە داهاتووە وەک نەخۆشی شەکرا قەڵەوی کە ئەمانەش کە هەردوو نەخۆشیەکە کاریگەری زۆر لەسەریان لەسەر گەشەی مناڵەیە یەکێ لە شتەکانی تر ئەو مناڵانەی کە خەوی باشیان هەیە لە ڕۆژی دواترە چالاکی زۆر باشیان هەیە کە لە دواتری شاینە سەر وەرزش چالاکی باشتریان هەیە میزاجیان باشترە تەرکیزیشان لە خوێندنا باشترە بێ واتە لە چەند ڕوویەکەوە خەوێکی تەندروست کاریگەری زۆر باشی لە سەر گەشەی باشەیە. باشە دکتۆر ئەمە جگە لە خەوتن ئەگەر پێمان بڵێ چ خواردنێک زۆر گرنگە کە لە سەرەتای دەستپێکردن بە خواردن پێدان بۆ مناڵ لە دوای ساڵێکەوە یاخود 8 مانگ هەر کاتێکە ئەو خواردنانە کامانن کە دایکان و باوکان پشتیان پێ بەستن بۆی منداڵەکان گەشەیەکی باشی هەبێت. خۆی سەرەتا بێ ینی ئەوە بیدایکان و باوکان بینەوە کە مناڵ ئەبێ بە هەموو شێوێک لە خواردنی دەرەوە بە دوور گیرێت بە خواردنی دەرەوە بەسمان چییە؟ ئەم خواردنانەی کە لە دوکانێکە چێ ئیکرەوەکو جبس و ئیندۆمیەک ینی هەموو ئەو شتانەی تر شەربەتە چایە یاخود هەموو ئەو شانەی تر کە لەوانەیە وزەیەکی ناتەندروستی پێدا هەندێک جار بۆ من ئەبێتە قەڵەوی وزەیەکی زۆری پێدا بەڵام وزەکە خۆی تەندروست نیە لە هەندێک کاتا ئەم خواردنانەی کە ئەیخوا وزەکەی زۆر کەمە بەڵام بۆشایەکی زۆر لە گەدەی ئەو مناڵە داگیرەکە دوای لەکە کە مناڵەکە ئارەزوی خواردنی نەمێنێ واتە لە هەردوو ڕۆکەوە ئەبێتەوە ئەوەی کە کاریگەری لەسەر تەندروستی ئەو مناڵە هەبێەوە لە هەمەکەدا ئەبێتەوە هۆی کە گەشەیەکی تەندروستی نەبێ لەگەڵەوەی ئێمە هانی دایکان و باوکانەکەین کە خۆیان خواردنێکی تەندروست لە ماڵەوە دروستکەن بیان بە مناڵەکان کام خواردنانە گرنگن بۆ گەشەی مناڵ هەموو خواردنانە گرنگن کە بڕێکی زۆر باش لە پرۆتین لە کالیسیۆم لە ڤیتامین دی لە فۆسفۆرس لە مەگنیسیۆم لە چەوری پێویستی تیا لە چەورە پێویستەکان بۆ نمونە ئەمانەی کە تایە بۆ نمونە زۆر گرنگم بڕێکی زۆر باش لە مریشک لە گۆشت لە هێلکە لە شیر لە فاسۆلیا لە ماش لە سەوزەی گەڵادار لە ماسی لەم خواردنانە بخورێت کە بڕێکی زۆر باش هەم لە پرۆتین هەم لە کالیسیۆم هەم لە ڤیتامین دی هەم لە فۆسفۆرس هەم لە مەگنیسیۆم لە هەم لە تشە چۆری پێویستەکانی تایە. باشە دکتۆر زۆر جار دایکان کێشەی ئەویان هەیە بە گشتی هەستەکەن ئەگەر مناڵەکەیان کێشی کەم بوو
نەخۆشە باش نییە بەڵام لایەن وایە گەر منداڵەکەی خەپەوە قەڵەو بوو منداڵێکی باشە و تەندروستە یاخود بەگشتی پێیان خۆشە مناڵەکەیان کێشی زۆر بێ قەڵەو بێ وازان ئەگەر وا بوو ئەمە تەندروستە ئێوە ڕاتان چییە لەسەرەوە؟ خەڵەوی لە داهاتووە تامان لە ئێساشە بۆ بە مەترسێکی زۆر گەورە لەسەر تەندروستی مناڵ و لە داهاتووە بە دڵنیایەوە لەوانەیە یەکێک بێت لەو کارە سەرەکیەکانی نەخۆشکەوتنی مناڵ قەڵەوی بە هیچ جۆرێک پەسەند نییە لای ئێمەی پزیشکان وا هۆکارە بۆ چەندین نەخۆشی لە داهاتووی مناڵەکە واتە کاتێک کە مناڵەکە گەورە بێ قەڵەوی ئەبێتە هۆی ئەوەی کە ئاسی زیرەکی کەم بێ قەڵەوی ئەبێتە هۆی ئەوەی کە لە داهاتووە لەوانێت تووشی نەخۆشی شەکرە بێ قەڵەوی ئەبێتە هۆی کە فشاری خوێنی بەرز بێ قەڵەوی ئەبێتە هۆی ئەوەی کە لەوانەیە لە داهاتووە کۆمەڵێک نەخۆشیەکانی دڵ بۆڕێکانی خوێن هەموو ئەمانە زیاکە لە کاتێکە لەوانەیە خۆی قەڵەوی بەشێک بێ لە نەخۆشی خۆی واتە لە کۆمەڵێک نەخۆشی لە جەستەی ئەو مناڵەیە هەبێ کە بوو نەهۆی ئەوەی کە ئەو مناڵە قەڵەو بێت واتە مەرج نییە قەڵەوی دەلات لەو بکە کە خواردنی باشی پێدراوە بەداخەوە زۆر جار دایکەن وا بیرەکەن وەگەر مناڵەکەیان خەپە بێ دەلات لەوەکە کە خزمەتێکی زۆر باشی ئەو مناڵان کردووە نەخێر بە پێچەوانەوە قەڵەوی زۆر لە لاوازی خراپترە و زۆر لە داهاتووە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی ئەو مناڵان نابێت. بەڵێ دکتۆر پشدەر زۆر جار دایکێک یاخود باوکێت کەسێک کە لای منداڵەکەیە ئامێرێکی زیرەکەیاتە دەست ئەو منداڵە بۆی مەشغوڵی بکات و خۆی ئەگەر هەر کارێکی دیکەی هەبێ مناڵەکە دەستی نەگرێ چ هۆکارێکی زۆر مەترسیدار هەیە لە پشتەوەی کە منداڵێک بە ئامێرێکی زیرەکەەوە مەشغوڵ بکەیت؟ خۆیەگەر بین باسی ئامێرە زیرەکەکان کەین لێسا بوون بە مەترسی زۆر گەورە هەم ئەوەی کە ئێستا باسی گەشە ئەەکەین بۆ ئەبێ بە مەترسی گەورە بۆ سەر گەشە لەبەرەوەی ئەو مناڵەوە لێکە تەمەڵ بێت خواردنی تەندروست نەخوا وای لێکە کە جوڵە نەکات واتە لە دوو ڕۆوە کاریگەری زۆر خراپی لەسەر گەشەی مناڵەیە یەکەمیانەوەیە کە خواردن ناخوا بۆی گەشەیەکی تەندروستیە بێت دومیان لەبەرەوەی کە ئەو مناڵە جوڵە ناکا بۆی گەشەیەکی تەندروستیە بێ لە هەمان کاتدا ئاسی زیرەکی ئەو مناڵە زۆر کەمەکاتەوە ئەوەی کە باسیشمان کرد ئەم مناڵە لە داهاتووە مەترسیەوەی لەسەرەکە بێ بە ڕۆبۆتێ بەداخەواڵێم یعنی کاریگەریەکانی بەکارهێنانی ئامێری زیرەک جگە لەوەی کە لەوانەیە کۆمەڵێک ڕەوشت فێری ئەو مناڵەکە کە بە هیچ شێک لە سنووری ئەو ماڵەیە ئەو ڕەوشەی فێر نەکراوە لە یعنی کاریگەریە خراپەکانی ئامێری زیرەک زۆر خراپن لە داهاتووە لەوانەیە تووشی هەموو ئەو نەخۆشانێکە کە پێشتر باسم کرد کە قەڵەوی ئەگەری هەیە تووشیکە واتە ئامێری زیرەک بە هیچ شێوەیەک نابێ بیکەی بە ئاهاندان بۆ ئەو مناڵە کە ئەو ئامێرە بەکاربێنێ بۆی بە دووری بخەیت لە خۆت بۆی ئیزعاجی نەکە یاخود هەندێک جار دایکار و باوکان ئەڵێ وەڵا ئێمە تا ئەو ئامێرە زیرەکەی نەدەینێ نان ناخوات کە ئەمەش گرتێکی زۆر گەورەی بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵەوەیانین ئامێرێکی زیرەکی بێتێ بۆی خواردن بخوا لە ئەبێ دایکان و باوکان وریابن ئەو مناڵانە زۆر زیرەکن بان قەست دواکەن خواردن ناخۆن تا ئامێرە زیرەکان پێ بدرێ ئەگین ئەگەر ئامێرە زیرەکەشیان پێ نەدرێ ئەگەر بێ هیوا بن لەوەی کە ئامێرە زیرەکان پێ بدرێ بە دڵنیایە خواردن نەخۆن ئەوەی کە گرنگە ئێمە لەسەر دایکان و باوکان ئەوەیە کە بە هیچ شێوەیەک فشار لە مناڵ نەکەن بۆی نان بخواوە بە هیچ شێوەیەک یعنی کۆمەڵک بەخشیشیان نەدەنێ بۆی نان بخەوە وەکو پێدانی ئامێری زیرەک یا کڕینی وڵا جبسی بۆ کڕم وڵا فڵان شەربەتی بۆ کڕم تەنها نابخۆ نەخێر ئەو مناڵە بە ئەم شتانەی بۆ نەکرێت مناڵەکە خۆی برسیە بێ ئیلا مەگەر مناڵەکە خۆی نەخۆش بێت و ئیشیای خواردنی نامێنێ ئەگینە هەموو مناڵێک ئەگەر لە کاتی دیاریکرای خۆیان برسیە بێ خواردنی ژەخوا بەڵێ دکتۆر پشدەر خاڵێکی دیکە کە زۆر گرنگە فرامۆشی نەکەین وەرزشکردنە بۆ منداڵان یعنی لەوانە نیە دایکان و باوکان زۆر گرنگی بەوە بن کە منداڵەکەیانە بێ لە ڕۆژێکدا چ وەرزشێک بکات یاخود پێویستی بە وەرزشکردنە جا ئێوە ڕێنماییتان چییە ئەبێت چ وەرزشێ بکەن مناڵان؟ وەرزش لە چەند ڕوویەکەوە کاریگەری لەسەر تەندروستی مناڵ و لەسەر گەشەی مناڵیشەیە کامەن لەسەر ئەوانەی گەشەی مناڵ یەکەمیان ئەگەر وەرزشێکی باش بکات ئەبێتە هۆی دەردانی هۆرمۆنی گەشە بە تایبەتی ئەو وەرزشانەی کە کشانی جەستەی تایە بۆ نمونە لە مناڵانە زۆر بە ئاسایی کە خۆشیان حەزیان لە جامپینە بازدان کامەکشانی تایشتێکی زۆر باشە یاخود پەتپەتێن بە هەما شێوە کە بازدانی تایە وەلی یاخود شیشێکە لەواسی هەر بە دەرگاوە زۆرێک لە منامەشێکی زۆر ئاسایە مناڵەکە توانێت بۆ کاتێکی زۆر باش هەم وەرزشەکە بۆی تەندروستێکی باشیە بێ هەم لە هەما کادا کشانی تایە کە ئەکرێ درێژی مناڵەکە زیاکە بۆیە وەرزش جۆڵەکردن هەم لە ڕووی دەرونیشەوە یعنی ئەو مناڵەوالێکە کە هەم لە ڕووی دەرونیەوە ئارامێکی زۆر باشی پێبەخشێ لە هەم تەندروستیەوە کە تەندروستێکی باشی بەشەواتە لە زۆر ڕۆ کاریگەری زۆر باشی لەسەر
گەشەی مناڵانە بێت چونکە بیرمان نەچێ ئەو مناڵانی کە لە ڕووی دەرونیەوە ئارامین کاریگەری لەسەر گەشەی ئەو مناڵا بێ واتە باڵای کوور دەرەچێ واتە تۆ سیر کەگەر مناڵێک بەردەوام لە ماڵیانە شەڕ هەبێت یاخود بشێنرێتەوە یاخود لە قەلەقێکی زۆرا بێ بەدڵنییا و کاریگەری لەسەر گەشا بێ واتە ئەم وەرزشە لە چەند ڕوویەکەوە کاریگەری لەسەر هەم تەندروستی هەم گەشەیەکی زۆر باشە بێت واکرێ بەڕێکردنەوەی ئەم سێ هۆکارە بەشی زۆری ئەو منداڵانی کە کێشەی گەشەیان هەیە چارەسەر بکرێت. زۆر سپاس دکتۆر پشدەر عەبدوڵڵا وەکو پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و گەشەی منداڵان کەمڕۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان و ڕێنماییەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش. لە پێشانگەی کتێب کە لە شاری سلێمانی کراوەتەوە ژمارەیەکی زۆر لە گەنج لە شار و شارچکەکانی کوردستانیشەوە سەردانی پێشانگاکە ئاکەن و ئەو کتێبانە هەڵە بژێرن کە دەمێکە چاوەڕێن ئەیانەوێت پێشانگایەکی لەو جۆرە بە فراوانی بکرێتەوە و کتێبێک یانوێت لەوێ دەستیان کرد. گەنجێک کە لەگەڵ چەند هاوڕەیەکی لاکرێەوە چووە بۆ پێشانگاکەی سلێمانی و حەز ئەکات گەنجان ئەوەندەی سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانن ئەوەندەش کتێب بخوێنەوە. ئەگەر هیچ من نەک وەکو حەزی ئەو گەنجە ئەگەر هیچ ناوەکو ئەوەندەی کە سەرقاڵی لە ڕۆژێک کا سەعاتێک 2 ساعت بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ 10 دقەش سەرقاڵی خوێندنەوە بین ئەوە بێگومان لایفستایلێکی باشترە بێت. چەند ڕۆژێک پێشکردنەوەی سێهەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی هەوڵ دەدات لە دوهۆک و زاخۆوە خوێنەر و لاوانیە و دەڤەرە کۆ بکاتەوە و بە ئامانجی بەشداریکردن لە پێشانگای کتێب سەردانی سلێمانی بکەن. حەزی هاوڵاتیانی دوهۆکیش بۆ خوێندنەوە و کتێب وا دەکات نزیکەی 700 کەس بڕیار بدەن سەردانی سلێمانی بکەن و گرنگی بە خوێندنەوەی کتێب بدەن. ئەوە بڕێخەری گەشتەکەیە بە تامەزروەییەوە بەشداری پێشانگاکەی کردووە و ناوەندێکی بۆ فرۆشتنی کتێب بە شێوەزاری کرمانجی کردوێتەوە. ئەو خوێندکردنە لە جێگایکە دوورەوە بڵێن 6 ساعات زیاد دوورە بۆ ئەوەی ببینینی کتێبی تازەکان لە محافزەکانی جیاجا بۆ هەبوونی پرۆتۆکۆلێکی زۆر بەقوت دیتینی هەندی کتێب و ثەقافەی کوردی لە دوو جێگای جیاواز دوو لەهجەی جیاواز زۆر گرنگی هەیە کە بتوانیت لە چه ئاستێکدایە. ئەو خوێنەرانی لە دوهۆک و زاخۆ هاتوون کتێب بە دەرفەتێک دەزانن بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی خەڵکی سلێمانی و دوهۆک لە ڕێگەی کتێبەوە. خواکڤین هیواخوازە کە لە دوهۆکیش ساڵانە پێشانگای هاوشێوەی ئەمەی سلێمانی بکرێتەوە. سوودی هەندی کتابی هەیە لە لای ئێمە زۆر گرنگی پێنادێن لە ئێرە دەبینین بۆ نمونە لە هەندە پەرتوخانەی ئێرە بۆ نمونە تەفسیرە ڕێنوینە من سوودی لێ دەبینم بەڵام لە لای ئێمە کەم ئەو شتانە کاتی دەمێرە ئەو شتانە بەدەستم دەکەوێت. ئەوە لەو ناوەندەی لە پێشانگاکە کردوویەتەوە نزیکەی 500 ناونیشانی کرمانجی نمایش کردووە و گەنجانیش بە تامەزروەییەوە سەردانیە و ناوەندەیان کردووە. هاوکات ئەمە بۆ جاری 15مینە بۆ مەبەستی جۆرا و جۆر بە تایبەت بواری خوێندنەوە گەشت بۆ سلێمانی ڕێکدەخات. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. گرنگیدان بە خوێندنەوە و فەرامۆش نەکردنی بێگومان لە بەشێکی ئەو کێشە و ئاڵۆزەی کە ئێستا هەموو جیهانی پێوەیە ئەمان پارێزێت. جا بەکردنەوەی پێشانگا بێ بە کللتورکردنی خوێندنەوە بێ هەموو ئەمانەوە کاتکە دانەبڕین لەو جیهانە کە پێویستەکە خۆراک بە ڕۆحمان بین. لەوانەیە ئەگەر زۆر بەمان بیر لەوە بکەینەوەمە قسێکی دووبارەیان مەجالمانەیە خود کاتمانە خوێندنەوەی چی؟ جاران هەمومان کتێبمانە خوێندەوە یاخود بڵین ڕۆژنامە بابەتی هەرە سەرەکی ڕۆژەکەمان بووە گەر هەواڵەکانمان لێبیستە. ڕاستە جیهان ئاوان نامێنێتەوە ئەڕوات و تەکنەلۆژیاوە کاتکە ئاسانکاری زیاتر دروستکە بەڵام هێشتا ناگاتەوەی کە تامی دێڕێک لە خوێندنەوەی ناو کتێبێک کە دەستی لێبیت وەکو نییە کە لە ناو سوشیال میدیا بێت لە ناو شاشێکی تەلەڤیزیۆنەوە ببینیت. بۆیە ئێستش ئێمە لێرەوە گرنگی بەوەین کە دووبارە هەوڵبینەوە خوێندنەوە کتێبێک پەراوێک یاخود ڕۆژنامێک هەر شتێک بێ گرنگی پێبین.
یاخ بڵین گەڕانەوە بۆ کتێب و گرنگیدان بە خوێندنەوە ئەمە ئەکەینە ئەوەی کە هەمیشە لە بیرمان بێت. من گفتوگۆکەم زیاتر گرنگی پێم لەگەڵ ئاورنگ شەخفەتاح کە وەکو نووسەر و چالاکوانیش لەگەڵ مامڕۆ سپاس ئاورنگ خەن شێخ فاتح ببوورە شێخ عەلی ئەوە دیارە هاوکاران ببورن. ئاورنگ خان بەخێر هاتی بانیت باش. بەیانتان باش. سەرەتا بنای خی گەور و میهرەبان سڵاو لە ئێوەی بەڕێز و بینەرانی ئازیز. ئەو تەوەری کە هەڵتام ژاردووە تەوەرێکی زۆر گرینگە پێم وایە کە خوێندنەوە شانی ئەوەیە کە هەڵوەستی لەسەر بکرێت ڕاستە لە ناو کۆی کۆمەڵگا لە میدیاکان لە لایەن نووسەران و ڕۆشنبیرانەوە پێویستی بە شۆڕشێکە کە دووبارە کتێب و خوێندنەوە لەلایەن کۆمەڵگاکەمان خۆشەویست بکرێت و کتێب و کتێبخانە ئەگەر بڵێن نەتوانین لە هەموو ماڵێکدا کتێبخانەیە یاخود کۆمەڵێک کتێب هەبێت بەلایانی کەمەوە لەلایەن نخبەی ڕۆشنبیرانەوە منداڵەکانیان هان بدەن کەوا کتێبیان خۆش بێ. هەروەها قسەیەکی جیمس شێرلی هەیە کە دەڵێ خۆشترین و جوانترین کاتەکانی ژیانم ئەو کاتانە بوو کە لە نێو کتێبەکانم بەسرم بردن. هەروەها زیندوێتی هەر میلەتێک پێویستە بۆی کە تاکەکانی چەندە دۆست و ئەهلی کتێبن. لەسەر کتێب چەندە قسە بکەین و چەندە کار و چالاکی زیاتر بکەین هێشتا کەمە، چونکە کاتێک تاکێکی دروست و تاکێکی تێگەشت و دەتەوێت لە کۆمەڵگا دروست بکەیت پێویستی بەوەیە کە ئەو تاکە چەندە خوێندوێتیەوە و بە پێچەوانەشەوە ئەو کەسانەی یاخود ئەو کۆمەڵگانی کە دەتوانین بڵین تاکەکانی ناوبۆشن ئەو کۆمەڵگانن کە پشتیان لە کتێب کردووە و لە دام و دەستگاکانی هانی کتێب خوێندنەوە نادرێت بە تایبەت توانین بڵێن کۆمەڵگەی ئێمە پشتی لە کتێب کردووە یاخود ئێوە ئەگەر ببینن لە دوورەوە باگراوندی کۆمەڵگا ئێستا لە چه ئاستێکدایە بۆ خوێندنەوە؟ بەداخەوە دەتوانین بڵێن بەڵێ ئێمە کۆمەڵگەیەکیم پشتمان لە کتێب کردووە. تەنها چەند بابەتێکی ڕووکەش دەبینین لە ژیاندا ئەو دیوی بابەتەکان نابینین، ڕەهەندەکانی تر نابینین. لەبەر چییە؟ بۆچی بۆ هەر مەسەلەیەک بۆ هەر قەزەیەک کە دەوروژێنرێ پێویستی بەوەیە کە کۆمەڵێک هەڵمەت و کۆمەڵێک تەوعیە بڵاو دەکرێتەوە هێشتا تاکانی قبوڵی ناکەن. ئەگەر بێت و تۆ لە سەرەتاوە بە تایبەت لە قۆناغی سەرەتاییەوە منداڵ وا دروست بکەیت کە حەزی کتێب خوێندنەوەی تێدا بچێنی، منداڵێک دروست بکەیت کە کتێبی خۆش بوێ، پێویستیت بەو جوهدە زۆرە نابێت لە دواییدا کە تێگەێنی کە نیشتیمان خۆشەویستی نیشتیمان واتای چییە. ڕاستە پێویستی بەوە نابێت کە تێگەێنی تۆ کاتێک کە کیانێکی سربەخۆی خۆت هەیە جیاوازە لەگەڵ ئەوەی کە کەسێکی بێکیانی ئەو جوهدەی ناوێت لە دواییدا ئەو مادووبوونی ناوێت. باشە ئەمەش بە چی دەکرێت بمبورە ئەمەش بەوە دەکرێت کە دەبێت لە تربیە لە پەروەەردە کاری لەسەر بکرێت لە هەموو قوتابخانەکان کتێبخانەیەک هەبێت. ئەو کتێبخانەیەش تەنها بە ڕووکەش نەبێت بەڵێ ئێمە کتێبخانەیەکمان هەیە، ئەو کتێبخانەیە بە شێوەیەک دیزاین بکرێت بە شێوەیەک دروست بکرێت کە ئەو قوتابیە حەز بکە لەوێ دابنیشێ حەز بکە کتێبەکەی بکاتەوە و کادرێکی پەروەردەیی کە خۆی ئەهلی کتێب و ئەهلی خوێندنەوەیە لەوێ دابمەزرێنرێ کە بۆ ئەو قوتابیە کە سەرەتاییە ڕوون بکاتەوە کە چ کتێبێک پێشنیار دەکا بیخوێنێتەوە و دەستخۆشی و هاندان هەبێ هەفتانە یاخود مانگانە لەوەی کە هەر قوتابێک چەند کتێبی خوێندوێتەوە دەستخۆشی لێ بکرێ و لە ناو گۆڕەپانی قوتابخانەکە ئەگەر دیارێکی بچووکیش بە پێشکەشی بکرێ ئێمە دەبێت لەوێ دەست پێ بکەین. ئەمە بناغی دەست پێکرد بناغەیە بڵێ ڕاستە. خاتوواورنگ کۆمەڵگەی ئێمە ئێستا بە زۆر شتی دیکەوە سەرقاڵە و زۆر هۆکاریش هەیە بۆی کە لە خوێندنەوە دوورکەوتۆتەوە. ئەو هۆکارانە تا چەنەگەڕێتەوە بۆ سەر نووسینەکان نووسەران یاخود چه هۆکارێکی دیکە هەیە کە وای کرد باشە بۆ نەوەیەک پێش ئێستا لە ناو پاساڕۆی کتێبێکی بچووکی بەدەستەوە بۆی خوێندەوە ڕۆژنامەیەکی پێ بۆی خوێندەوە. ڕاستە تەکنەلۆژیا جێی زۆر زۆری گرتوتەوە. چه هۆکارێکی دیکەیە کە ئێستا گەنجێک ئارەزوو ناکە کتێبێ بەدەستیەوە بگرێت؟ زانی خاتون هۆکارەکان زۆرن هەروەکو باسم کرد
من لە زۆر کات بۆ نمونە کاتێک کاتە سەر باسی گەندەڵی ژوتم پەروەردە چونکە تۆ گەر لە بناڕەتەوە لە پەروەردەوە تاکێکی دەروون دروست کرد پێگەیاند گەندەڵیش ناکات دەخوێنێتەوە لە دنیا تێدەگا وڵاتی خۆی خۆش دەوێ شتێک لەسەر جادە کەوتبوو هەڵی دەگرێتەوە. دووەم ماڵ خێزان دایک و باوک ئایا ئێمە تا چەند منداڵەکانمان هانداوە بخوێننەوە تا چەند منداڵەکانمان هانداوە کتێبیان خۆش بێ کتێب دۆست بن تا چەند منداڵەکانمان ئاشنا کردو بە مێژووی ڕابردوو دێرینی میلەتەکەمان ئایا ڕۆژێک دانیشتوین باسی ئەو مێژە جوانی خۆمانیان بۆ بکەین بەداخەوە یان زۆر جارەکرێتەوانەیە کە زۆر خوێنکار ئەسڵەن تیا دەرناچێت زۆری پێ ناخۆشە و مێژووی کە خوێنێت هەندێک خوێنکار هەیە هەتا کۆتایی ساڵەکە لەوانەیە کا دەرناچێت کە پێی وترێ مێژوو ئەمە ینی هۆکارەکەیەوە بە چ شێوازێک لەم خوێنکارە ئەگەێنرێ بۆچی مێژووەنە لای جوان نەکراوە ئەمە گەڕێتەوە بۆی کە نووسینێکی باش یاخود پەروەردەیەکی باش نییە بۆ کە سیستەمێکی پەروەرد بەداخەوە سیستەمێکی پەروەردەی چۆن بڵێ بە پلانمان نییە ئێمە پێویستە پلانمان هەبێ ئایا بە چ شێوەیەک و بە ئاسانترین شێوە و بە جوانترین شێوە ئەم کتێبە پێشکەشی ئەو قوتابیە دەکەیت لەوانەیە قوتابیەک حەز بکە کتێبەکەی خۆی بخوێنێتەوە بەڵام کە دەبینێت تەنها کتێبەکەی و زۆر بە وشکی مامۆستاکە لەوانەیە بێ لەگەڵ ڕێزم بە مامۆستایان بەڵام پێویستە مامۆستاش بخوێنێتەوە پێویستە مامۆستا و مانگانە یاخود لە ساڵێکدا چەند جارێک دەورەی بۆ بکرێتەوە خولی بۆ بکرێتەوە کە یاخود بە ئیجباری لەسەری ئیجبار بکرێت کە ئەو کۆمەڵە کتێبە بخوێنێتەوە بۆچی چونکە ڕاستەوخۆ پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا زۆر لەوانەیە زیاتر بێ لە پەیوەندی نێوان دایک و باوکیشت منداڵەکەی من کە دەچێتە قوتابخانە لەوانەیە 7 ساعات 8 ساعات لەوێ بمێنێتەوە بەڵام کە دێتەوە لای من ئەو ئەرکی کە پێی سپێراوە لە ماڵەوە لەوانەیە بخوێنێتەوە و جێبەجێ بکە دواتر ئیسراحەت بکە و خەوی بێ بۆیە قوتابخانە شوێنێکی زۆر گرنگە بۆ پێگەیاندنی نەوەیەکی دەروون دروست بۆ پێگەیاندنی نەوەیەکی تێگەیشتوو بۆ پێگەیاندنی نەوەیەک ئەو کۆمەڵگانی کە پێشکەوتون تەماشاکە لە ناو پاسەکانیش کتێبێکیان بەدەستەوەە یاخود مۆبایلەکانیان یا ئایپادەکانیان بەدەستەوە بەڵام سیر کە یا گوێ لە کتێبێکی دەنگی دەگرێ یاخود پێدیێفێک لە ناو ڕاست بڵێ خۆ من ناڵم بە تەواوەتی بە لە سۆشیال میدیا یاخود لە ئەنتەرنێت دابڕین نەخێر ئەمە پێویستێکی سەردەمە و تازە هاتوتە پێشەوە بەڵام چۆن وا لە منداڵەکانمان بکەین و ئاراستەیان بکەین وا لە تاکی کۆمەڵگە بکەین کە بە شێوێکی باش سوود لەم تەکنەلۆژیایە وەربگرێت هەر ئەگەر بڵێن زیادە ڕەویج نەبێ من شتێکم خوێندێتەوە لەسەر قوتابخانەیە کە لە ئەڵمانیا هەیە زۆربەی ئەو کەسانی کە ئێستا بڵێن چۆن دەڵێ گەورە ئەمالیقەی تەکنەلۆژیان یاخود گەورە ناودارەکانی دنیان لە بەسەر ئاستی جیهان ناسراون منداڵەکانیان دەبنە قوتابخانەیە کە بە هیچ شێوەیەک تەکنەلۆژیا تێدا بەکار نایەنرێت بۆ نمونە یاری بە قوڕدەکان بە پێی بۆ نمونە کۆمەڵێک خواردن یاخود کۆمەڵێک خشت کە دروستی دەکەن بۆ خۆیان لە قوڕ و خۆڵ و یاخود لە ناو سروشت و دار و جوانی ئەم سروشتە فێری بیرکاریان دەکەن فێری خۆشویستنی ژینگەیان دەکەن فێری کۆمەڵێک شتیان دەکەن کە بەیانی تاکێکی سەرکردەی لێ دروست دەبێت و تەمەشا دەکەین لە ڕابردووی ئێمەشدا هەروە بووە بۆ نمونە شاعیرانی کۆنی میلەتەکەمان وەرە زۆربەی هەرە زۆریان تەمەشاکە لە فەقیاتی یاخود لە مزگەوتەکانەوە لە حجرەکانەوە پێگەیشتون بەڵام ئەو حجرانە ئەو کاتە ناوەندێکی ڕۆشنبیری بوون ئەو کاتە کتێبی تێدا دەخوێنرایەوە لە پاڵ کتێب ئاینەکان کۆمەڵێک کتێبی تر دەخوێنرایەوە وای دەکرد تاکێکی تێگەیشت و تاکێکی پێگەیشت و کە سەدەکانی ڕابردوو زۆر زۆر پێشکەوتوتر بووین بەداخەوە لەوەی کە ئێستا دەیبینین باشێستا نەوەیەک هەیە لە زانکۆ زۆرن یاخود بڵێن لە قوتابخانەوە حساب کە هەتا ئەگاتە ناو زانکۆکان و پەیمانگا و هەموو ناوەندەکانی خوێندن هەموو منەوەی پێوترێ خوێنەوەر یاخود پێوترێ تا یاخود چین و توێژێکی گرنگی کۆمەلگاکە لەسەر خوێندنەوە دەرونی خۆیان بنیاد نابێت
بەداخەوە نەخێر مرۆڤ باسم کرد تەنانەت بۆ نووسینی ڕاپۆرتێکیش لەوانەیە پەنابەرنەبەر کۆمەڵێک دەستگا و شوێنی تایبەت کە ئامادەکراوە خاتوڕنگ تاکە ئێمە بڵێن بەداخەوە ئێمە بۆچی بەداخەوە ئەمە دەبێت بڵین بەداخەوە بۆچی چونکە ئەمە پێویستی بە کۆی گشتی سیستەمەکە هەیە کە پێویستە سەر لە نوێ پلانی بۆدا بڕێژرێ ئێمە هەڵە بووین دەبێت دام بە هەڵی خۆماندا بنین هەڵە بووین ئەو جیلێک کە ئێستا پێگەیشتووە چێ بەرپرسە لێ پەروەردە بەرپرسە خێزان بەرپرسە وەزارەتی ڕۆشنبیری پێویستە بەشداری بکە لە ڕۆشنبیرکردنی تاکەکان پێویستە بەشداری بکە لە بنیادنانی ئەم کۆمەڵگەیە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە پاڵ ئێمە ناکرێ هەر وەزارەتی پەروەردە لێرەدا خەتابار بکەین و قوتابخانەکان خەتابار بکەین و پێویستە بودجە لەگەڵ ئەوەشدا ئێستا لێیان دەپرسی کە بۆچی ئەم شتان ناکەی دەڵە بودجەی پێویستمان نییە من لێرەوە ڕۆی دەم دەکەمە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو هەرێمە جوانەمان هەیە سوپاس بۆ خوای گەورە بە ڕنج و ماندووبوونی و تێکۆشانی نەوەکانی ئەم میلەتە دامەزراوە بە خوێنی شەهیدان دامەزراوە بە شتێک بکەین کە هەرێمەکەمان ببێتە نمونەیە کە سوپاس بۆ خوای ئێستاش زۆر باشە لە هەندێک ڕۆ بەڵام لە ڕووی خوێندنەوە لە ڕووی دروستکردنی تاکەوە ئێمە زۆر زۆر کەمتر خەمێک بەجددی پێویستە بودجەیەکی تایبەتی باش بۆ وەزارەتی ڕۆشنبیر و بۆ وەزارەتی تەربیەدا بنرێ کە بتوانن ئەو کارانی ئەو شتانی کە خەڵکەکە گلەی هەیە دایک و باوکان گلەیان هەیە بتوان پێی هەستن دروستکردنی کتێبخانەیەک چەندی تێدەچێت با لە هەر قوتابخانەیەک خوێندنگایەک بڵێن مەکتەبەیەک هەبێ کتێبخانەیەک هەبێ و لەگەڵ ئەوەشدا کادرێکی خوێندەواری تێدا دابنرێ کادرێک بێت کە بتوانێت ئاراستی ئەو قوتابێ بکە و پێی بگەێنێ کتێبی لا خۆشەویست بکە نەوە کتێبەکانی قوتابخانەشی لەلا تەنها بۆ دەرچوون تەنها بۆ ڕاستە من ئەمە ئەڵێم کە دایکێک باوکێک ئەوێت دیکۆرێکی جوان لە ماڵەکەی بکە کۆمەڵی پارەی زۆرەیە بە قەنەفەیەک گوڵدانێ شتێکی وە بەڕاستی ئەوە دەیتێ ناچێگەر کتێبخانەیەک هەبێت لە ماڵەکەتدا و گرنگی پێبێ زۆر سپاس خاتو هاورنگ ڕاستە بابەتەکە هەڵیەگرێت کە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین بەڵامی تر کاتیەوەشە کردەوەکان کارەکان گرنگی زیاتری پێ بدرێت و لە ڕێگەی پێشنگاوە بە یاخود هەر بابەتێکی ترەوە بێ زۆر خۆشحاڵ بووم کە میوانی ئەم بەیانی 24 سپاس بۆ تۆ بەڕاستی خاتون ئەمە بابەتێکی زۆر گرنگە و پێویستی بەوەیە کە لە سەرجەم ئەو میدیا دیارەکانی کوردستان و بەردەوام کاری لەسەر بکرێ بەردەوام هانی ئەو لایەنانە بدرێ و تاچی کۆمەڵگا بدرێ لەسەر ئاستی تاکیش پێویستە تاک گرنگی بە خۆی بدا ئەمە باشترین پرۆژەیە کە لێوی دەست پێ بکەین من داوا دەکەم لە خەڵکی کۆمەڵگاکەی خۆم خەڵکی کوردستان لە دایک و باوکان کە لە ماڵەوە هیچ نەبێ کتێبخانەیەکی بچووکیش بێ باداینێن خۆشەر نییە ئێمە بڵین وەڵام من بەخۆم نەم خوێندێتەوە یان بخۆم ئەو کاتەم نەبوو کە بخوێنمەوە با منداڵەکان بخوێنەوە یاخود شەوانە دادەنیشن 4-5 سعات لەسەر فەیسبوک و لەسەر هەندێک بابەت کە تەنها ڕاستە شتی لەوانەیە ناوبۆش بێ لە جیاتی ئەوە با سعاتێک 2 سعات دانین لەگەڵ منداڵەکانمان هەم لە ڕووی دەرونیشەوە لەوانەیە منداڵەکە زۆر ئاسوودەتر بێ هەم بۆ خۆشیان کە کتێبێک دەخوێنیەوە کتێبێک بەدەستەوە دەگری کلتوری جوانەوە پێ دەدەین زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە سپاس تیباوڵت و جولێت کە هاوسەر و هاوتەمەنن لە لەندەنیان جێهێشتووە لە گوندێک هەر لە بەریتانیا ژیانێکی نوێیان دەست پێ کردووە تیباوڵت ئەندازیاری بیناسازیە بەڵام ئێستا نانەوەکاریەکات یاخود کاری نانەوەی یەکات هەردووکیان بەیەکەوە چەند سەرئاژەڵێک و مریشکێک بەخێوەکەن کێڵگەیەکیش بۆ چاندنی سەوزە و میوە و یاخودە و خۆراکانی کە پێویستیانە بەکاری هێنن بە گوتەی خۆیان چێش لەم جۆرە ژیانە وەرەگرن جولێ دەڵێت ئێستا ئازانم ئەو شتێکە لە ئەنجامی خۆکاریەوە بەدەستێنن چەند جیاوازە لەو شتێکە دەیکڕین واتە ئەوەی کە خۆی ئەیچێنێت و خۆی پەروەردەیەکە ئەیخوات زۆر لەوە خۆشترەکە بە ئامادەکراوی بێتە بەردەستی بابێکۆم کارە ببینین کە ئاواتی زۆر بەمانە لە گوندێکی بچووک خۆمان ژیانێکی سادە بەسەر بەرین
تیباوت و جۆلیێت ژیانکردنیان لە ناو جەنجاڵیەکانی لەندەن جێهێشتووە و هەڵبژاردەیەکی دیکەیان کردووە ئەوی ژیانکردنە لە گوندی هامیلتێک لە کانتاڵ و بە هاریکاری یەکدی نان دروست دەکەن و چەند جۆرە ئاژەڵێکیش وەک دابینکردنی بەشێک لەسەر چاوی خۆراکیان بەخێو دەکەن کە ئامانجیان دروستکردنی قۆناغێکی دیکەی ژیانیانە لەو ناوچانە وەک خۆیان دەڵێن ئەم هەڵبژاردنەیان سوودی بە سەلامەتی تەندروستیان و ئارامی دەرونیان بەخشیوە. En fait, j'avais un peu l'impression d'avoir fait le tour, tout simplement. لە ڕاستیدا هەستم کرد کە زۆر کاری جیاوازم کردووە وەک تەلارسازێک کارم لەسەر چەندین جۆری جیاواز لە پرۆژەکان کردووە و هیچ کامیان لەگەڵ مندا نەگونجاون بۆیە بە خۆمم گوت ڕەنگەوە کێشە نەبێت ڕەنگە من کێشەم لەگەڵ دەستپێکردنی ئەم کارەدا نەبێت بۆیە بە خۆمم گوت کە دەبێت کارێکی تر بکەم بیرم کردەوە کە بەڵێ با پیرم نانەوە کار بووە هەر لەو ژوورە بچووکەدا کاری کردووە. جولێت دەڵێت هەرچەندە ڕووبەری چەڵگەکەمان بچووکە بەڵام دەتوانین زۆرێک لە بەرهەمە خۆماڵیەکان بۆ خۆمان دابین بکەین و ئەمەش هەستێکی جیاوازی پێبەخشیوین وەک خۆی دەڵێت ئەو شتێک کە خۆمان بەرهەمی دێنین زۆر جیاوازە لە شتێک کە دەیکڕین. بە کەمتر لە ڕووبەری هێکتارێک ببینێت چی دەکەین ئێمە چەند سەرە ئاژەڵ و چەند مریشکێکمان هەیە هەفتانە 21 هێلکە و سەوزە و شیرەمەنی و هێنگوینمان دەبێت کەواتە پێویست ناکات ئەو پێداویستیانە بکڕین شارەزایی بەخێوکردنی مریشک و مامەڵەکردن لەگەڵیاندا بووین و ئەوە وا دەکات تێگەیشتنمان بۆ ژینگە زیاتر بێت هەروەها پەیوەندێکی ڕاستە خۆمان لەگەڵ ئەو شتانە دروست کردووە کە خۆمان بەرهەمی دێنین و جیاوازە لە شتێک کە دەیکڕین. جولیێت و تیباوت هەردوو تەمەن 37 ساڵانن خاوەنی دوو کچن کە یەکێکیان 4 ساڵانە و ئەوەی دیکەیان 8 ساڵان. جولیێت تیباوت ئەندازیاری بیناسازیە لە ڕووبەری 1200 مەتر دووجار لە کانتاڵ دەژین و بڕیاریان داوە قۆناغی تەواوکاری ژیانیان دوور لە شار و دوور لە مەترسەکانی جەنجاڵی بێت. هەندێک وڵات هەیە کە لەوانەیە کردنەوەی کافەیەک بۆی جێی سەرسامی بێت بۆ لە بەرەوەی کللتوری ئەو وڵاتە جیاوازترە لەو شێوازە کافتریایە خۆت ئەو داهێنانە هەر شتێکی دیکە بێ ئێستا بۆ نمونە لە شاری جدەی سعودیا کافەیەک بە وێنەی کەسایەتیەکانی نەو فیلم کارتۆنەکانی وڵاتی ژاپۆن ڕازێنراوەتەوە ئەو کەسایەتیانەی کە لە ناو ئەفلام کارتۆنە ژاپۆنیەکانە هەیە ئەمەش بۆ خۆی ڕنگدانەوەی کللتورە ژاپۆن لە سعودیا بەڵام سعودیەکان زۆر دڵیان پێ خۆش بۆ زۆر باشیش هاتوون بەدەنگ ئەو کارۆ و چوونەتە سەردانی ئەو کافتریە بابێکەوە ئێمەش بیبینین. ئێرە تەنیا کافەیەکی یاسایی نییە بەڵکو هاوشێوەی مۆزەخانەیەکیشە بۆ وێنەی کەسایەتی نێوفیلمە کارتۆنیەکانی ژاپۆن. ئەم کافەیە لە شاری جدەی سعودیە کراوەتەوە و سەردانی کەرانی بە کللتور و بەرهەمەکانی ژاپۆنی ئاشنا دەکات. المكان الترفيهي بشكل عام بە شێوەیەکی گشتی لەم شوێنە گەشتیاریەدا دەمانەوێت کاریگەری لەسەر کڕیارەکان و کۆمەڵگە دروست بکەین هەروەها گرنگی بە کللتور و بەرهەم و خواردنەکانی ژاپۆن دەدەین بۆیە کافیەکەمان بووەتە جێگەی سەرنج بۆ ئەو کەسانەی حەز بە فیلمی کارتۆنی دەکەن. بەهۆی جوانی و سەرنجڕاکێشی شوێنەکە و حەزی سعودیەکان بۆ ئاشنابوون و بینینی ئەو وێنانەی دەرخەری کللتور و مێژووی ژاپۆنین خەڵکێکی زۆر سەردانی ئەم کافەیە دەکات بە تایبەت منداڵان و گەنجان. هاتون بۆم شوێنە بۆەوەی کچەکانم کەسایەتیەکانی ناو فیلمە کارتۆنیەکان ببینن ئەمە هەلێکە بۆ ئەوان تاوەکو ئەو کەسایەتیانە بناسن و وێنەی ئەم شوێنش بگرن. ئەم کافەیە بە زیاتر لە 1000 وێنەی کەسایەتیەکانی فیلمانیمەیشنەکان و بڵاوکراوەی ئەفسانەکانی فیلمە کارتۆنیەکانی ژاپۆنی ڕازێنراوەتەوە بۆیە بەڕای سەردانی کەرانی ئەم کافەیە ئیتر پێویست ناکات بۆ وەرگرتنی زانیاری گشتی لەسەر ژاپۆن سەردانی ئەو وڵاتە بکەن. ناسا بەردەوامە لە ئامادەکاریەکانی لە ساڵی 2024 کە بچنە سەرمان و نوێترین هەوڵیشیان ڕێکەوتنێکە لەگەڵ کۆمپانیای
ئەنشتیف مەشن بۆ دروستکردنی ئامێرێک بۆ لێکۆڵینەوە و سوڕانەوەی مانگ لە دەوری زەوی. ناسا بڕی 7.5 ملیۆن دلار بە کۆمپانیەکە دەدات لە بەرامبەر دروستکردنی و ئامێرە. ئەو ئامێرە نوێیە ناسا لە کۆمپانیای ئنشتف مەشن دەکرێتەوە بە ناوی نۆڤاسی دەبێت کە کارەکەی بریتە بێت لە لێکۆڵینەوە لە ڕۆژاوای مانگ کە ڕوونکردنەوەی شوێنی مانگە لە زەوی و تەنیا و لایەنەی مانگ دەبیندرێت. لێکۆڵینەوەی ئامێرەکە لە سوڕانەوەی مانگ دەبێت لەگەڵ هێزی ماگناتیکی مانگ. لە تەلەڤیزۆنێکی جۆرجیا ڕووداوێکی پێکەنین ئامێز و جوان ڕوویداوە کە لە یەکێک لە پرۆگرامەکانی ڕاستەوخۆی تەلەڤیزۆنی کافرسکای جۆرجی پشیلەیەک چوتە نێو ئستۆدیۆ و بە ناچاری قسەی بە پێشکەشکار و میوانەکان ڕاگرتووە. لە جیاتی وەستانی پرۆگرامەکە دەیڤید ناکۆباردیا پێشکەشکاری ناوداری جۆرجی گێدیڤان پۆپکاتزی کە پەرلەمانتاری پێشووی جۆرجیایە بەردەوام بوون لە قسەکردن و یاریان لەگەڵ پشیلەکەشا کرد. پەرلەمانتاری پێشوو بگاڵتەوە گوتی با پشیلەکە لەسەر ئەم مێزە بچێتە خوارەوە کە ئەمەش هاوشێوەی سراوێژبوونی دۆخی جۆرجیایە. ოთხმოცდა წლიდან დაიწყეს პროკურატურის ეს შერი კაკუცა არის შერი პისო ჯამოდი მოდი აქეთკენ მოდი დასანანია დაწუნებული ვიყავი რომ ესე ჩერტბო დისკუსია კაიკატა აი მე გედი არ ვიცი რა ნერვები მეშრება ძალიან ცუდისკენ მივექანები და კაკუცა ჩადი ო ეთერში ვარ არა უშავს ო ჩადი გოგოცები ჩადი გადახდი ამათ 98 წლიდან დაიწყეს პროკურატურის ეს შერი კაკუცა არის შერი პისო ჯამოდი მოდი აქეთკენ მოდი დასანანია დაწუნებული ვიყავი რომ ესე ჩერტბო დისკუსია კაიკატა აი მე გედი არ ვიცი რა ნერვები მეშრება ძალიან ცუდისკენ მივექანები და კაკუცა ჩადი ო ეთერში ვარ ئیتر بەرنامەی ڕاستەوخۆم کێشانەشی تایە هاتنە ژووری پشیلێک یاخود هەر شتێکی دیکە ئەگەر ڕووبات هەر باشەکە فۆبیامان نییە لەو ئاژەڵانە گەرنا لەو بەرنامە ڕاستەوخوانە ئەگەر شتێکی ئەوە ڕووبات ئەوە ئەبێتە کارەسات و بینیویشمانە پێشتر بەڵام ئەگەر شتێکی وا ڕووبات بۆیە ئاسایی ئیترەمەش بۆ دوجار مرۆڤین و پێشکەشکارین یاخود لە ماوەی ئەم کاتژمێرە ئەگەر هەر شتێکیش ڕووبات بۆ هیواین کە ببێتە جێی خۆشحاڵی ئێوە ببێتە جێی سەرنج و دڵخۆشی ئێوە. تەواوی پرۆگرامی ئەمڕۆی بانی 24م پێشکەشکردن هەمیشە لە خۆشیان بمێنن.